لە ڕۆژانی مانگی ڕەمەزانە بڕگەیەکی تایبەت یاخودتەوەرێکی تایبەتمان ئەبێت لەسەر ئەوەی کە چۆن لە مانگی ڕەمەزانە مامۆسایینێ بەڕێزەکان زاناکان لە ناو پرۆگرامەکەی ئێمە ئامادە بن کۆمەڵی ڕێنمایی بن لەسەر ئەوەی کە هاوڵاتیان چۆن بتوانن لە مانگی ڕەمەزانە ئەو کار و کردەوە و خێر و چاگانەی کە ڕۆژانە ئەنجامیێن زیاتری بکەن تاوەکو ئێمەوەکو کۆمەلگای خۆمان بتوانین زیاتر بەیەکەوە هاوسەنگ بین و ڕۆحی هاوکاریمان بۆ یەکترە بێ. ئەمڕۆژ باسی کار و چاکاکەین لە مانگی ڕەمەزاندا مسلمانان بە شێوەیەکی گشتی لە خواردن و خواردنەوە دوورەکەونەوە چەند کاتژمێرێک ئەمە بەسە یاخود ئەبێ لەگەڵ ئەمەشا چەندین کار و خێر و چاکە بکات بۆی کە زیاتر ڕۆژۆکەی قوبڵ بێ لای خۆی گەورە. ئەمڕۆ مامۆسایەکی ئاینی بەڕێز لامان میوانەویش مامۆسا عەباس خدر وەکو مامۆسای ئاینی کە باسی کار و خێرەمان بۆکە لە مانگی ڕەمەزانە. مامۆسای جان زۆر بەخێر بێت و پیرۆزبایی مانگەش لە بەڕێستانەکەیت لە جەنابیشتان پیرۆز بێت زۆر بەخێر بێت. مامۆسا باسیەوەکەین گرنگی خێر و چاکە لە مانگی ڕەمەزانە تا چەند کاریگەری هەیە لەسەر ڕۆژ و ڕۆژوان کا بە ڕۆژ و ئەبن. بەڵێ بەناوی خوای بەخشندەی میهرەبان سپاس و ستایش بۆ پەروەردگار و درود و سڵاو لەسەر گیانی پاکی پێغەمبەری ئیسلام و لەسەر یار و یاوەران و شوێنکەوتوانی بێت بەگشتی. سپاس بۆ جەنابیشتان و دەرفەتە دیارە مانگی ڕەمەزانی پیرۆز مانگێکی تایبەتمەندە خوای جەلە جەلالوهو بە حکمت و گەورەی و عەظەمەتی خۆی و بۆ سۆز و بەزەیی بۆ بەندەکانی هێندێک کات و ساتی لە ناو کاتەکانی ترا لە ناو ڕۆژ و مانگ و ساڵەکە ڕێز و حورمەتی زیاتری داناوە بۆی عیبادەت لەو کاتانەیە گەورەترە خێر و شاکە لەو کاتانەیە گەورەترە. یەکێکیش لەوانە کەوا خوای گەورە تایبەتمەندێکی گەورەی پێداوە مانگی ڕەمەزانی پیرۆزە کە مانگی ڕەمەزانی پیرۆز خۆی بە تایبەتی و لە ناو مانگی ڕەمەزانی شا لەیلەتول قەدری تایە کە دوو جار دەبێت بە تایبەتمەندی. لەم مانگەدا هەم عیبادەتەکان تام و چێژێکی زیاتری هەیە خێری زیاتری هەیە هەم بەخشینەکانیش خێری زیاتری هەیە. هەر بۆیە خوای جەلە جەلالوهو کاتێک لە قورئانی پیرۆزە باسی بەخشی نەکات دیارە پەیوەندی بە کات و ساتەکانەوە هەیە چونکە کات و ساتی وا هەیە ئەو خێرە کە تۆ لەو کاتێدا دەیکەی زۆر پێویستە. بۆیە خوای جەلە جەلالوهو کە باس دەکات لە قورئانە لە 38 ئاەت تا باسی بەخشی نەکات چونکە بەخشینەوەنە گەورەیە زیاتر لە ڕۆژ و باس کراوە زیاتر لە حەج باس کراوە کە لە کاتێکا بە چەند ئاەتێک لە 3 ئاەت لەوانەیە باسی حەج ڕۆژ و کرابێت یان چەند ئاەتێکی کەمە باسی حەج کراوە کەمانە فەرزن بەڵام بەخشین لەبەرەوەی کەوا خۆشگوزەرانی و برایەتی و تەبایی و ئاشتەوایی ناو کۆمەڵگای پێوەیە لە 38 ئاەتی قورئانە باسی بەخشین کراوە. پێغەمبەر صلی الله علیه وسلم لە 82 فەرمایشتی شیرینی خۆیان باسی بەخشینی کردووە کە هەرێکان بە جۆرێک هانی مسلمانانەدات کە تاکو ببەخشن لە ماڵەکانیان. ڕەمەزان خۆی فێری سەبرمانەکە فێری سەبرمانەکە وەکو چۆن سەبر بگرین لەسەرەوەی کەوا نەخۆین و نەخۆینەوە لەو چەند سەعاتەیە کە لە بەیانیەوە لە بانگی بەیانیەوە من الخەیط الأبيض من الفجر للخيط الأسود تاکو ئێوارە کە بانگی ئێوارەیە فێریشمانەکە کەوا ئێمە سەبر بگرین لەسەرەوەی کەوا ماڵبەخشین تۆ ماڵی دنیا کەوا بەلاتەوە شیرینە ئینسان پەیای کردووە و هەڵیداوە و ماندوو بۆ پێوەی بەخشینی چاوی ئینسان و طبیعەتی ئینسان وایە ئەترسێت لەوەی کەم ماڵ و سامانەکەی کەم بێتەوە ظاهیرەن بەڵام لە حەقیقەتە بۆی خوای گەورەوەندە تەشجیعی بەندەکانی خۆیەکات بۆ پێغەمبەر صلی الله علیه و سلم تەشجیعیانەکات کە نەترسن لە بەخشین لەو مانگەدا فێرمانەکە سەبرمان پێدا کە ئێمە ببەخشین ئێمە زیاتی بەخشین بۆیە لە یەکی لەو ئاەتانە فەرمێ مثل الذين ينفقون أموالهم في سبيل الله كمثل حبة وەکو ئەفەرمێ نمونەی بەخشین وەکو ئەو کەسەوایە ئەو جوتیارە وایەکەوە دەنکە گەنمێک دەنکە تۆوێک ئەچێنێت كمثل حبة أنبتت 7 سنابل في كل سنبلة 100 حبة ئەم گوڵە دەنکە گەنمەکە تۆی چێنێت ئەم جوتیارەی چێنێت کە ئەڕوێت دەنکە گەنمەکە ئەبێت بە 7 دەرەکات ئەمە خوای جەلە جەلالوهو فەرمێت ئەم 7 لە گەنمەش في كل سنبلة 100 حبة لەبەرەوەی جوان پەروەردەی کردووە بە دڵ بە گیان خزمەتیشی کردووە هەر گوڵە گەنمێکیش 100 دەنکی تایە والله يضاعف لمن يشاء
بۆشەوە ناوەستە والله يضاعف لمن يشاء يعني أي كس أو كسانك وتشاكو خير وشاكو حسنات دكان أبخشن لما كانتان وكودك قدما بوي هي يقبى حود بيه بوي هي يقبى دبي بوي هي يقبى حوصد بيه بوي هي والله يضاعف لمن يشاء لكاتي مانگی ڕەمەزانە خەڵکێکی کە زۆر پێویست و محتاج بەتایبەتی لەم کاتی ئێستاە بەڕاستی ساڵەکە لە هەموو کاتێک خەڵکی محتاج و خاوەن پێداویستیمان زۆرترە بۆیە خوای گەورە لە یەک بە حوسەتیش زیاتر ینی یضاعف چەندین حوسەت جاری بۆ زیاد دەکات کە وەکو ئەوەی کابرانی ئەگەردنکێ گەرمی بەخشی بێت خوای گەورە بۆی کردو بە چەندین حوسەت دەنگەنم دینارێکی بەخشی بە چەندین حوسەت دینار دۆلارێکی بەخشە چەندین حوسەت چەندین حوسەت دۆلار والله واسع علیم چونکە خوای گەورە بۆ ئەو ئاسان و فراوانە خوای گەورە ئەمەش لای خۆمان لە مصطلحی بڕای پێڵێن ئۆڤەر شەریکاتی اتصالات ئەڵێ ئۆڤەرێکم کرد بۆ فڵان مۆزەفینیان بۆ خوێندکاران بۆچی کەوا لە ئەگە بەشداری بکەن داشکانێکیان بۆکەن خوای گەورەش لە مانگی ڕەمەزانە ئۆڤەری زۆری کردوێتەوە بۆ لێ خۆشببوونی بەندەکانی خۆی ئاسانکاری زۆری کردووە بۆ ئەوەی کەوا زۆرترین چاکە و عیبادەت لەو مانگەدا کۆ بکەنەوە کاتێک مانگی ڕەمەزان تێپەڕێت ئەوان خوای گەورە لێ خۆشببوو بن بێت بەمای لێ خۆشببوون و هەڵوەرینی گوناهەکان. بەڵێ مامۆستاگیان شێوازی ئەنجامدانی خێرەکە پێویستە بە شێوازێک بێ ڕەنگە زۆربەی کات کۆمەڵێک خەڵک هەبێ خێر ئەنجام بدا بەڵام من بۆ خۆم ئەم بابەتم ڕەنگە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بینی بێ هەڵ ئەسێ بڵاوی ئەکاتەوە یعنی شێوازی ئەنجامدانی خێرکە تۆ خێرێک ئەنجامەدەی پێویست بەوە ئەکا کە تۆ وێنەی بگریت و لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە بڵاوی بکەیتەوە ئەمە دروستە خۆی دوو حاڵەتمان هەیە حاڵەتێکیان ئەوەیە کەوا نیەتی ئینسانەکە ئازانێت جاری وا هەیە ئەو کەسە کە تۆ پێویستی بەو خێرەیە پێشکێت بەڕاستی شکاندنی ئینسان شکاندنی ئینسانیش زۆر قورس و ناخۆشە خەڵکێ زۆر محتاجە لەم کۆمەڵگایە بەڵام لەبەر عیزەتی نەفسی بوو ئەوەی کە ئاوا خەڵک لەناو خەڵکایی نەبێت نەزانێت هەتا خوای گەورە پێم لە قورئانە باسەکات پێمانە فەرمی کە ئێمە بگەڕین بۆ خەڵکانەیە کەوا يحسبهم الجاهل أغنياء من التعفف خەڵکی نەزان خەڵکی نازان لەبەری کە نەفسی بەرزە وازانن دەوڵەمەنە لای لێ ناکەنەوە بگەڕین بە دوای خەڵکانەیە و خێر و چاکەش تاک و بەنهێنی بێت چاکترە بڕواکە من دوێنێ شتێکیان پێوتم ماڵێک کەوا فەقیرن لەبەروی کەوا کاسبکاریان نییە مناڵی وردەهاتی بارە هەموو مانگێک ئەچێت لە بەردەی ماڵەکانە ڕوا پارە خاتە زەرفێکەوە و هەڵیاتە حەوشەکانەوە ڕوا نازان چیە تا ئێساش نازانن ئەوە 2 ساڵ 3 ساڵ تقریبا ئەم کارە بەردەوامە ئێستاش نازانن چییە هەتا یەکەم جار ترسا بشون بیان وایان زانی بۆ بێت چی بێت بە ترسولەر زەو ئاوا دینیان کرد و داریان یا بزانە مەس چییە لە علاقە پێشراوەتەوە بزانە مەس چییە دوای کە هیچ نەبوو دەران پێشرا بۆ شتێک و نەرمەندی احتیاج دیارەکەی کەن و پارەیە بەردەوام ئاوا بۆیە کاتێک لە فەرمایشتەکانی پێغەمبەر صلی الله علیه و سەلەم باسی خێر و چاکات باسی بەخشینەکە یەکی لەو بەخشینانەی کە زۆر گەورەیە ئەو بەخشینانەیە کەوا بەنهێنیە باسەکە پێغەمبەر صلی الله علیه و سەلەم فەرمێ 7 يظلهم الله في ظله يوم لا ظل إلا ظله حەوت تاقم هەن کەوا لە ڕۆژی قیامەتە کە لە کاتی خەڵکی لە ترس و محاسبە و لێپرسینەوەی خواییان ئەم حەوت تاقم کەسە ئەم حەوت جۆرە کەسە ئەوان داوەتی خوای پەروەردگارن لەژێر سێبەری عەرشی خوای پەروەردگارە داوای کراون ئەوان ترسیان نییە ئەوان مرتاحن ئەوان لە خوایان ئەمینن لەبەرەوەی کەوا کە بەهۆی شانازیان هەیە بە ڕاشتێکی لەو حەوتەوە لە ڕابردویانە یەکێ لەو حەوت تاقمە ئەوەیە کەوا کاتێک کە دەبەخشێت حتا حەزکە فەرمی ئەوەندە بەنهێنیە بەخشێ کە بەم دەستی ڕاستە بەخشێ دەستی چەپی پێ نازانێت دیارە دەستی چەپ پێزانێ بەبەستێت تا چەندێک بەنهێنی بێت ڕیای کەمترتیایە چکە کاتێک کە ڕیای تێکەوت خێرەکە دەرناکەی بەڵام جاری وا هەیە کەسێک زۆر محتاجە خۆی پێویستی هەیە پێویستەکەی پڕ نابێتەوە ناچارەوەی کە خەڵکی بزانێت ئەگەر تۆ بە خەڵکی تر بڵێ و کاکە فڵان کەسەیە ئەو ماڵە هەیە ئاها محتاجە ئاگاداری کەیتەوە بەڵام خۆت هینی نەکەیکەوە من ئەوەندەم داوەتی و عینم کردو چکە کە کەوتە بواری ئەوە زۆر جار وا دەرەچێت وا ڕێیەکەوێکەوە
خێرەکەت و خۆی بمێنێت وەیلا زۆر جارچێتە بابی ڕیا و خێر و ساوابەکەت یان نەبێتە جێشانازی بۆستی خۆت لەناو کۆمەڵگا ڕیاژەوەی تۆ ببەنهێنی تۆ خێرەکەی بیکە یعنی خی گەورە ڕیا وەرناگرێت ڕیاوەی کەوا بۆ شارازی و بۆ خواڵکێشانە کەم هاتە سەبابیەوە بۆ خوا نەبوو خی گەورە چکە کار و کردەوەی کێوێکە خاڵی سەد مخلیسەن بۆ ئەو بێت حتى ڕۆژوو ژەگەر پێ سم کە باسی کا فەرمی خی گەورە حەدیث پێمە فەرمی خوا ڕۆژی پێویستی بە ڕۆژوی کەسێک نییەکەوە دەم و دەمی لەش خواردن و خواردنەوە گرتوێتەوە و ئەوەی کە زاهیرە بە ڕۆژۆ بەڵام لەو لاوە لە عزیێتدانی خەڵکو و لە قسە پێوتن و لە کار و کردەوە خراپەکانی تر و گوناهەکان نەجێڕێتەوە تەنها چیە ئەڵێ خوا پێویستی بەو نیە کە واسکی خۆی هەڵگوشێ خۆی برساسوونی بکات خوا بۆی ئەوەی کردو کە فێریشتی تری بکات لەوانە فێریەوەی کەوا بەخشین بە تایبەتی بەخشینیش بەخشین ماڵ پیاغمبەر قسمی سوێنی لەسەر خوا فەرمێ سوێن دەخوا بەخوا کە ماڵ بەخشین کەم ناکە بەبەخشین کەم ناکە هەر زیادەکە باش مامۆستا ئێمە زۆر جارەزانین بە تایبەتی لە کۆمەلگای خۆشمانە و لەم شارێ خۆشەویستی خۆشمانە خەڵکانێکی زۆرمانەیە کە خێر و چاکە ئەکەن بە تایبەتی لەم مانگەیە من زۆر دڵخۆشم ڕۆژانە بینم خەڵکێکی زۆر خواردنێکی زۆر دروستەکە ئێواران ئەی بەخشێ بۆ کەسانەی کە پێویستیانە یاخود ناتوانن خواردنیان بەردەست بێ بۆ بەرپان جیاوازیشان قەت نەکردووی ترەمە مسلمانە یاخود هەردینێکی کێ بەگشتی یارمەتی خەڵکیانەوە باسێکیەوە بکەین ئێمە ئێستا خەڵکێکی زۆر ڕووی تێکردوین لە خواروی عێراقەوە بە تایبەتی برا خوشکە عەرەبەکانمان کە مناڵێکی زۆریانەیە ئایا خێر بوو ئەوان تا چەند گرنگە بتوانین ئەگەر کەم و کوڕیانە بوو بتوانین یارمەتی ئانیش بین وەکو کەسوکارەکانی خۆمان کە لە شارەکەی خێر دیاری نەکراوە بڵێ وڵای تۆ نابێ بی بە لەبەرەوەی کەوا لا فرق بين عربي ولا عجمي إلا بالتقوى تنابد لعبادتها جوازي كراوة جوازي نكراوة لا بين عرب وغير عرب وعجم يعني ما كرديان كردنية لبرواقر لشوينك لقريك لمنطقيك حتى زكاتش كدياري كرا وخواي جورا بالتسلسل هاتما الشيء لو أنا فرمي إنما الصدقات للفقراء والمساكين كمسلمانا متابتي لما رمضان زكاتي مالك أنا عندك شوكا وكباس ما كلو ما عندها خيركات سنخاته وخواي جورش جناها كان باشتري سرتوا جاي شيلوش تاني كزور مهم يعني هندي جناه تاني هي بعبادة الناس رتوا عبادة الناس رتوا لبروي كوا جناها كلا لاني خوازور توربو بيدو خلو جناها بويا حديثك بيغم فرمي بيغم صلصم فرمي الصدقة تطفئ الخطيئة كما تطفئ نار الماء صدقة هلو جناها سرتوا وكو شون ئاگر بە ئاوی کوژێنیتەوە لەبەرەوە ئەگەر لە هەرچ لەو گەڕەکە کە وەکو باسم کرد لە باسی زەکاتە خی گەورە فێرمانەکە ئێمە بگەڕێن بە دوای مستحقەکانە جا مستحقە کەسێکی عەرەبە هاتووە لەگەڵ کۆڵانەکایە کەسێکی کوردە کەسێکی لە برا سووریەکانە کەسێکی ڕۆژهەڵاتیە کەسێکی غێری تریش بێت لەوانەیە خەڵکێکی بەڵام خەڵکێکی مسلمانە و پێویستی بە هاوکاری و یارمەتی تۆیە ئینەمە سەدەقات للفقراء جا فەرمی والمەساکین ئەمە یەکەم و دووهەمن کە ئەمڕۆ لە کۆمەلگای ئێمە زۆر بووە هەشت تاقمە خۆی من باسیم دوانانەکەم زیاتر فقرا ئەوەی کە هیچی نییە کاسمیشی بۆ ناکرێت لەبەرەوەی پیرە بە تەمەنە یان بەهۆی نەخۆشیەوە یان بەهۆی کەم ئەندامبوونەوە هیچی نییە و کە سەرچاوی دارایشی نییە و کاسپیشی بۆ ناکرێت ئەمە هەتا ئەمە وەستابێ دروست نیە بی بە خەڵکێکی تر یعنی ئەگەر بۆشێ بنووسێ ئەمە یەک بە حوسەت و والله يضاعف لمن يشاءکەیە خوا چەندین قاتت چکە ئەمە زۆر محتاجە ئەمەی تر تەنها ئەنجا دوایەوە مەساکین ئەوەیە کەوا دارایەکی کەمی هەیە سەرچاوی کوڕێکی هەیە لەوانێ شاگرد بێ مانگی بە 300,000 بەمەوە کرێخانەکەی 250,000 باو کارەباکەەوە 350 ئەی بەچی بژی با کوڕێکی گەنجیشی هەبێ شاگردێکە لە شوێنەکە ئیشێگەکات یان مێردەکەی خاوەن ماڵەکەی شێگەکات بەڵام بەخۆی کرێخانیوە بەهۆینەوە کابراکی قیت و قەنجیشە زەلا بەڵامی تر فریان ناکەوێت ژنەکەوەیە بۆ ئێمە پلەبەندیەکە زۆر مهمە فقەرا کەیچی نییە دووهەم ئەوەی هەیەی بەڵام بەشی ناکات جا بۆیە تۆ کاتێکە یارمەتی خەڵگەیت ئەبەخشی جا زەکاتی ماڵەکەت بێ جاری چکە خوا هەر زەکاتی دانەناوە بەخشینەوە زەکات واجبە وەکو نوێژەکە بێت فەرزە بۆیە شەریعەتی ئیسلامی ژەوی داناوە زەکاتی داناوت و لەگەڵ چابەوەی کەوا کۆمەڵگا ئیسلام هاتووە ئەم ڕێگای داناوە بۆی کە
مجتمعی مسلمان لە دوو طبقەی داناوە فەقیر و دەوڵەمەند هاوسەنگی دروست بێت طبقەی سێهەم لە ناوەڕاستاکە هەیە طبقەی سێهەم وای لێ بێت کەوا بەرزی کاتەوە بچێتە ئاسی ئەوەی کە پێویستی بە زەکات نەمێنێ فەقیرەکەش والێکە کە بێتە مستەوای ناوەند کە پێچوانی ڕەسمالی و ڕەسمالی مجتمع کا بە دوو کۆمەڵگا دەوڵەمەند بۆ سەری سەرەوە فەقیر بە خواری خوار بە ئیسلام سێ کۆمەلگایە کۆمەلگای فەقیر هێنێتە ئاسی ناوەڕاست ناوەڕاست دەباتە سەرەوە واشی لێکا بەهۆی ئەم بەخشینەوە حکمەتی بەخشی لەوایە بەهۆی ئەم بەخشینەوە خۆشەویستی دروست دەکات لە بینی فەقیر و دەوڵەمەندە فەقیریش ماڵی خەڵک دەوڵەمەندەکە بی خۆی زانانی چونکە زانێ زەکاتەکەی یاتێ ئەزانێ کەوا زەکاتیش نەبێت ئەی بەخشێت پێی لەبەرەوە بەشی ئەوی تایە بەشی خۆی تیابینێ لە ڕووی شەرعیشەوە تایەتی کچکازانانی دەوڵەمەندەکە زەکاتی شەرعی دەرەکا بەشە شەرعیەکە بکەواتە ماڵەمە ئەویشە وەکو ماڵی خۆی پارێزێت ئەنجا بێژگە لەوەی کەوا خۆشەویستی دروست دەکات و ئەو کێشە مەشاکیلانەی کە لەناو کۆمەڵگاشا بەهۆی فەقیریەوە کە ڕێگی فەقیری ئەوەندە هەتا ئیمامی عەلی فەرمێگە ئەگەر فەقیری پیاوێک بوویە ئەم کوشت چکە فەقیری دەردی زۆر پێوەیە زۆر جار بەهۆی فەقیری و خەڵک تووشی گوناه و تاوان و هەڵەیترە بێت زیە بێت لادانی ئەخلاقیە بێت پیامبەر صلی الله علیه و فەرمێ من ستر مسلما ستر الله في الدنيا والآخرة کەسێ مسلمانی بپارێزێت پاراستنەوە نییە کە تۆ بەچەک بیپارێز پاراستن بۆی کە تۆ محتاجت و نایهڵی یارمەتی و هاوکاریەکەی تووشی هەڵە و تاوان و گوناه نابێت و تووشی دیزی نابێت تووشی نابێت خی گەورە دنیا و قیامەت ئەو کەسا پارێزە دەویش بەڵێ مامۆستا خێرکردن یاخود چاکەکردن تەنها لە ڕێگەی بەخشینی ماڵ و سامانەوە ئەبێت یاخود چەندین کاری تر هەیە کە بە خێر و چاکە لەسەر تۆ حسابە بۆ نمونە ئەگەر نەمامێک بڕوێنی ئەگەر قسەیەکی چاکە بکەی ئەمانەش هەر ئەچێتە بابی ئەوەی کە تۆ بە خێر و چاکە بۆ تۆ حساب بکرێت بەڵێ تەمان دیارە کە باسی چاکاکەی چاکە بە تایبەتی لە قەزەی بەخشین و ئەوە لقی زۆر لێ بێتەوە بەڵام من سەرێکیەکەمانەوە بوو ڕاستە کە ئێستا گرفتمانژنا بەنسبەت ئەوەیە کە تۆ درەختێکیش بڕوێنیت خێرە بەڵامی من ڕەکەم لەبەرەوەی گیان تێرکردنی وەکو حەدیث پێ سەڵسەڵام فەرمێ تێرکردنی سکی برسیەک بەلای خواوە زۆر لەوە گەورەتر لەوەی کەوا بچی چینێک لە کەعبە بنی یان بچی ستاری کەعبە پەردەئینەکەی بە کەعبایە بێت تێرکردنیسکی مسلمانی بەلایگرێت بۆیە باسیەکەن ژنا باسی ئەگەر درەخت بکەین پیاغمبەر صلی الله علیه و فەرمی ئەگەر دنیا وسیانەوە دنیا کۆتایی هات و قیامەتە تۆ درەختێکە بەدەستەوە بوو مەڵە جام تازە بۆچی بڕوێنە فڕیە درەختەکە بڕوێنە مەبەستی پرسیارەکەم بۆ ئەو بۆ مامۆستا ڕەنگە زۆر کەسە بێت کە زۆر دەرامەتی نەبێ بۆ شێوازە خەبەتی ئەوە بڵێ ناتوانێت ئەوەی کە نیشێتی ئەتوانێت مثلەن بە عملی بیکات چاکەیەکا لەگەڵ کەسێکە هاوکاریەکە لە شوێنێکە حتا فەرمێت تەبەسومکە فی وەجهی ئەخیکە سەدەقە تەبەسومکە پێکەنین زەردەخەنە هەر هیچیت پێ نەکرا هیچ نەبوو نەتوانی لەگەڵ خەڵکا ڕووگرژ مەبە لەگەڵ خەڵکا توڕتۆسن مەبە لەگەڵ خەڵکەوە مەکە کابرا بڵێ کوردنێت بڵێ وڵا شەڕی لێ بارێ بەتابەتی لە ڕەمەزانە خەڵک جاری وایە کەسمان هەیە کە لە ڕەمەزانە بە عەکسەوە لێ چێ فێری دەرسی سەبر بێ ڕەمەزان فێری سەبر دەکات ئەم بێ پێچوانەوە خەڵک خۆی لێ ئاڵێ با بخواد بە ڕۆژوە زوو تووڕابێت یان لە ماڵەوە مەکە واز لە باوکتان بێنن بە ڕۆژوە زۆر تووڕێە یان لەگەڵ کاکە واز لێ بێن بە ڕۆژوە تووڕێ ئەم حاڵەتانە عەکسەوە دەبێت فێری سەبری کاژنە ئەڵێگە هیچ چاکە و پێ نەکرا هیچی نەتوان دەسەڵاتی نەبوو هەر ڕوو خۆشیەکە لە ناو کۆمەڵگایە کە دەبێتە مای خۆشەویستی و برایەتی و ئەوە سەدەقە یانەکە هیچی بۆ نەکا فەرمێ پیامبەر صلی الله علیه و فەرمێ اتقوا النار ولو بشق التمرة خۆت ئاگەر بپارێزەوە لەو لەتە خورمایەک بێ لەتە خورمایەک یان بەدەن کە خورمایە یان بە لەتە خورمایە خۆت پارێزە ئەمە شەر چاکەیە ئینسان بەکەمی نەزانێت لەوانەیە ئەو کەمەی ئەو دەنکە خورمایە بەقەدەر وەرەقەیەکی کابرایکی دەوڵەمەند خێری بگات چکە ئەو کابرای دەوڵەمەند لەوانەیە هەزاران وەرەقەی هەیە بەزەم لەوانەیە چیلۆی خورمای نەبێت دەسەڵات چیلۆی خورمای نەبێت هیچ چیلۆ خورما لە ماڵەکان نەبێت کەوا دەنگێکی لێکردۆ بەخێر ڕاستە کەواتە بەپێی توانای خۆت چەنە لە توانات هەیە بتوانی هاوکاری بەرامبەرەکەت بکەیت وەکو هاوکارمەژی نیشتی بە قسەیەکی چاکیش بێت بەوە بێت کە ڕوویەکی خۆشتە بێت بەوە بێت کە دوو کەس یەک بخەیتەوە ئەمانە هەمووی چاکە ئیسلاح و ذاتی بێت قسەیەکی خێر قسەیەکی باش ڕێخستنەوە بینی دوو برای مسلمان لە شوێنێکاتەوە توانە مادی نییە بەڵام توانی بەدەستەکانت بەدەستەکان هاوکاری کەسێک پێ چاکەی بکەی ناڕەحەتێکی لەسەر لا ببەی لە دایرێکا بنوکە قەڵەمێکە توانی کەوا تۆ ئیشی مسلمانێک ڕای یەکەی توانی کەوا ئیشێک بۆ مسلمانێکەکەی
کە تۆ ئەمە هەمووی خێر و چاکەیە کە تۆ بە جیفان نتوانی توانی بەدەست خێرەکان زۆر توانی بە زبان هەمووی بتوانین لەم مانگە پیرۆزەیە هەمومان هاوکاری یەکتر بینەوەی کە پێویستی پێمانە ئەوەشی کازانین کە زۆر زەرورە بە هاوکاری بکەین بۆی کە بتوانین ئەم مانگە بە خۆشی بەڕێکەین و هەمومان بە ژیانێکی ئاسوودەی و ئاشتی بژین دووبارە سپاس دەستەکانە خۆش